9 ساڵ بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەش عوسمان تێدەپەڕێت و تا ئێستا بکوژانی ڕاستەقینەی دەستگیر نەکراون. ئەو کاتیش لە جێگای ئاشکراکردن و سزادانی بکوژەکان لە سیناریۆیەکدا سەردەشت بە تیرۆریست ناسێنرا و کوشتنیشی خرایە ئەستۆی گروپێکی تیرۆریستی. ئەمڕۆ دەبوو بکوژانی سەردەشت و سۆران و کاوە و ویدات و ئەوانی تر جورئەت نەکەن لە هیچ کون و کە لەبەرێک بێنە بەردەم خەڵک. پەنادانی تاوانباران چ زای دەنگ پێدان و تەسلیمکردنی ئایندەمان پێیان بە ئەندازەی تاوانەکانیان بە ئازارە. بەڵام ئازارەکانمان ڕق و نەفرەتمان ئەسوورتر و باوەڕی قوڵمان بە مافەکانمان و عەدالەتی کێشەکانمان ئەسوورتر دەکات. هەروەها ئومێدەکانمان گەورەتر دەکەن ئەم دەسەڵاتە ستەمکارە زوو بێت یان درەنگ دەبێت بازی کارە تیرۆریستەکانی و تیرۆری سەردەشت و ئەوانی دیکەش بداتەوە. ئێمە ئیتر تاکە هەڵبژاردەمان تاکە ڕێگامان ئەوەیە کە داوای خۆمان لەگەڵ داواکانی سەرجەم خەڵکی ستەمدیدەی کوردستاندا لە دژی دەسەڵاتی ستەمکاری ئێستا بکەین بەیەک بۆ هەڵبچانی ئەم دەسەڵاتە تیرۆریست و سەرکوتکەرە دادگاییکردنی سەرانی تاوانکاری. قسەیەکی مەشهور هەیە دەڵێت هەچ تاوانێک تاوانبارەکە دیاری نەکرا و نەدۆزرایەوە ئەوە گومان بکە دەسەڵات لە پشتیوێتی. لە تیرۆرکردنی سەردەش عوسمان بە دڵنیاییەوە گومان زۆر لەسەر دەسەڵاتە بوو، بە تایبەتی ئەو کاتێک کە سیناریۆی بۆ دروست کراوە سیناریۆکی زۆر ناشرین کە ئەویش بۆ مای جارێکی تر تیرۆرکردنی سەردەش عوسمان و قەڵەمی ئازاد و ئازادی ڕۆژنامەگەری لەغەزێکی گەورە لە سەردەش عوسمان کرا جگەلەوەی کە تیرۆر کرا گوشارێکی زۆر خراە سەر خانەوادەکەی بۆی ئاڕاستی ڕووداوەکە بگۆڕن بە ئاڕاستیەکی ترە. زۆرینەی ڕووداوەکانی کوشتن کەمتر لە 48 کاتژمێریان بەسەردا تێناپەڕێت. بکوژەکان دەدۆزرێنەوە و دەستگیر دەکرێن، بەڵام دۆسەی تیرۆری ڕۆژنامەنووسان بەهۆی ئەوەی تیرۆرێکی ئاسایی نین و بکوژەکان دەستی باڵای سیاسیان لە پشتە بەنادیاری دەمێننەوە. سەبارەت بە تیرۆری ڕۆژنامەنووسان بەڕاستی ئەمە ئەو خاڵە نەنگیەیە کە ئێمە هەرچەند ئەمانەوێت کە سیمای میدیا و ڕۆژنامەگەری کوردی جوانکەین، بەڵام ئەم پێنج حاڵەتە لە بەردەستی هەموو ڕێکخراونی و دەوڵەتەکانە هەم خۆمانەوەکو ڕۆژنامەنووسان پڵاتی باشووری کوردستانە هەن کە بکوژیان تا ئێستا ئاشکرا نەکراوە. ڕاستە هەر تاوانباری هەر تۆمەتبارێک کە تۆمەتێکە لە دوای ماوەیەکی زۆر کەم دەستگیرەکرێ و ئەدرێ بە دادگا، بەڵام ئەم پێنج کەیسە هەتا ئێستا کە بە کراوی ماونەتەوە بەڕای من ئەمە تیرۆری سیاسی، ئەمە تیرۆرێکی ئاسایی نیانی تاوانێک نی ئەنجام درابێت و تاوانبارەکە ڕای کرد بێت و بگیرەوەیان نەگیرنە. ئەمە تیم ئەنجامیاوە لە پشتی تیمەکەەوە دەست هەیە، لە پشتی دەستەکەەوە لایەنی باڵا دەست هەیە. ئەجینا مەسەرەن کەسێک لە ناو شارێکی وکودۆکە بە نیۆڕۆ ئاشکرا ئەفرێنرێ و دەستی ئەشێنرە و پەنجی ئەشێنرە و فرێدرێت سەرجادەیەکی گولانێر بە ناوی دەمیەوە گەیشتکە ئەبرێت و تۆمەتی بۆ دروستەکرێ یەکێکە لە باوەشی دایکە تیرۆرەکرێ. ئەمە زۆر بەڕاستی ئەمە ترسناکە. لە کۆی 5 دۆسەی تیرۆری ڕۆژنامەنووسان تەنها بکوژی کاوا گەرمیانی دەستگیر کراوە کە بەوتەی کە سوکارەکەی ئەو کەسا تەنها فەرمانی جێبەجێ کردووە و کەسانی پشت کوشتنی کاوا دەستگیر نەکراون. دەستگیر نەکردنی بکوژی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان دۆخێکی مەترسیداری بۆ ڕۆژنامەنووسان هێناوەتە ئارابە و لە کاتی دەستبردن بۆ دۆسیە تاریکەکان گرنتی پاراستنی ژیانیان نییە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.